رادیو دنگیگل دنگی توی هاواتیا هێزا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل ئەم کاتەتان باش ئەمڕۆ 16 ئابی 2024 بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ئەم گێریلا سڵاوێ خوێ ji çiya heya ئیمرالiyê dişînin. سڵاو ji bo berxwedanwanê zîndana. سلاو جی بو گله me serheder. سلاو بو حاضر سلاو ji hevalê me çeperan re. Pengava pazayê tebaxê pengava azadiyê. بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان لە زۆربەی شارەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا چلومین ساڵیادی هەنگاوی 15 ئاب پیرۆز کرا و تیایدا چەندین چالاکی ئەنجام دران لە ڕەقا بزوتنەوەی گەنجانی شۆڕژگێڕی سووریا و یەکێتی ژنانی گەنجی ڕەقا چالاکیان ئەنجامدا. هەروەها لە شاری حەسەکە بە بەشداری دانیشتوانی حەسەکە و شەدادەی هۆڵ مەراسمەیەک بەڕێوەچوو. لە کۆبانێش بە بەشداری دانیشتوانی شار و ئەندامانی ڕێکراوەکان و نوێنەری لایەنە سیاسیەکان دژنی 15 ئاب پیرۆز کرا. بە هەمان مەبەست و بە پێشەنگایەتی گەنجانی شۆڕژگێڕ و ژنانی گەنج 15 ئاب لە شارەکانی قامیشلۆ، گەربێسیە و تەلتەمەر و زەرگان و تربەسپی و چلاخا و دیرەک و شەهبابە بەشداری جەماوەری چینی توێژەکان، شانۆگەران، گروپا هونەریەکان ئاواز و بەرهەمەکانیان پێشکەش کرد و جەژنی ژیانەوەی گەلی کورد و گەلانی بندەر پیرۆز کرا. فليس يكون حرية للشعب الكردي فقط. بە پێشەنگایەتی ئەنجومەنەکانی ڤێنای پایتەختی نەمسا و گراز و لینز هەڵمەتی شۆڕژگێڕی 15 ئاب پیرۆز کرا و ڕاگەاندراو لە دژی داگیرکاری و خیانەت خوێندرایەوە. لە چالاکیەکەی نەمسا چەند وتارێک پێشکەش کرا و تیایدا تیخرایە سەر دەستکەوتەکان و گرنگی تێکۆشانی گەریلا و ڕاگەاندرا 15 ئاب بۆتە هیوایەک بۆ هەموو گەلان. بۆیە لە ڕێگەی 15 ئابەوە تێکۆشانمان بەهێزتر دەکەین. هەروەها لە شارەکانی گرانز و لینزی نەمسا بە هەمان شێوە جەژنی ژیانەوەی 15 ئاب بە چالاکی جیاواز پیرۆز کرا. هەنگاوی مێژووی 15 ئاب جەژنی ژیانەوە لە شاری مارسێل لای فەڕەنسا بە جۆشێک و خۆرۆشێکی زۆرەوە پیرۆز کرا. لە میانەی ئاهەنگەکەدا پەیامی موراد قەرەیلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە نمایش کرا و لە کۆتایی ئاهەنگەکەدا هونەرمەندانی تەفچان بەرهەمەکانیان پێشکەش کرد. لە چوارچێوەی بەڕێوەچوونی ئاهەنگ و چالاکیەکان بۆ پیرۆزکردنی جەژنی ژیانەوەی هەڵمەتی شۆڕژگێڕی 15 ئاب گەنجانی شاری سلێمانیش چالاکیان ئەنجامدا. لە چالاکیەکەدا گەنجانی سلێمانی بە جۆش و خۆشەوە بەشداریان کرد و ئاگریان کردەوە و دروشمیان وتەوە و ڕایانگەان جگا لە پیرۆزکردنی هەڵمەتی شۆڕژگێڕی 15 ئاب هاوکات داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بە چاوساخی و خیانەتی پەدەکە شەرمەزار دەکەین. هەروەها ڕایانگەان بە هێز و ئیرادەی گەنجان کوردستان دەپارێزین و کار و چالاکی و پرۆژەکانمان بە ئیرادەیەکی مەزنەوە بەردەوامی پێدەدەین. هێرشەکانی تورکیا بە پشتیوانی پەدەکا بۆ سەرهەرێمی باشووری کوردستان بەردەوامە. بە پێی هەواڵی سەرچاوە هەرێمیەکانە فڕۆکە جەنگیەکانی سوپای داگیرکەری تورک هەرێمی برادۆستیان بردومان کردووە. هەروەها ڕاگەیاندراوە کە فڕۆکەکان بە توندی ناوچەکانی سنێن، تەنگیا سنگا و لۆلانیان لە دەوروبەری برادۆست بردومان کردووە کە بەهۆی بردومانەکەەوە ئاگر لە ناوچەکە کەوتووەتەوە و تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر زیانەکان بەدەست نەکەوتووە.
ئەمڕۆ 297 ڕۆژ بەسەر ڕفاندنی ڕۆژنامەنووس سلەیمان ئەحمەددا تێدەپەڕێت کە دوای 211 ڕۆژ ڕێگا بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن و بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 29 تەمووز دادگایی کرد و سزای 3 ساڵ بەندکردنی بەسەردا سەپان. نەریمان ئەحمەد یەکێک لە تیمی پارێزەرانی سلەیمان ئەحمەد ڕایگەیان دەبوایە با یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس سلەیمان ئەحمەد بکرایەت، بەڵام بە ماوەی 3 ساڵ بە تۆمەتی ئەندامبوون لە پارتی یەکێتی دیموکرات پێیەدا سزای زیندانی بەسەردا سەپێنراوە. نەریمان ئەحمەد دەڵێت دانیشتنی دادگایەکە بە توندی بەڕێوە چوو، تەنانەت سەرەتا ڕێگا بە پارێزەرانی سلەیمان ئەحمەد نەدراوە کە بەشداری دۆسیەکەی بن، دوجار لەژێر فشار توانیویانە بەشداری بکەن. 8 ساڵ پێش ئێستا وەداد حوسێن پەیامنێری ئاژانسی ڕۆژنیوز لەلایەن چەکدارانی پەدەکەوە لە شاری دهۆک ڕفێنرا و دوای ئەشکەنجەیەکی توندی نامرۆڤانە شەهید کرا. ڕۆژنامەنووسانی باشووری کوردستان دەڵێن کاروانی ئازادی ڕۆژنامەوانان بە خوێنی شەهید وەداد بەردەوامی هەیە و کار دەکەین بۆ و ئامانجانەی کە لەسەر دەستکرد تا بە دینانیان. کردنی دەسەڵاتی چوارەم لە هەرێمی کوردستان کردنی سەرجەم دەنگە ئازادەکانە پێویستە پەرلەمانی کوردستان پێداچوونەوەیەکی جدی بەو یاسایەدا بکات کە خۆی دەری کردووە بۆی کە مافی ڕۆژنامەنووسان پارێزراوە بێت ژیانیان هەر کاتێک ڕۆژنامەنووس وەکوی کە ئاماژەم پێکرد کە دەسەڵاتی چوارەم و پەنجە بخاتە سەر برینەکانی کۆمەلگا و بەتایبەتریش ئەوانەی کە ئێستا حکمی لایەنێک لە زۆنێک دەکەن لە هەرێمی کوردستان، ئەوان پەنجەی تۆمەت، پەنجەی هەڕەشە و حتا دەگاتە ئاستی کوشتنی ژوە، بڕینی ژوە خەتفکردن و لە ناوبردنیشی بۆ دەبن. بۆی بەداخەوە لە کاتێکدا یادی تیرۆرکردنی 8 ساڵەی ڕۆژنامەنووس وەداد حوسێن دەکەینەوە کە لە زیندانەکاندا ڕۆژنامەنووس و چالاگوانێک کە لە سەربیری تەسکی حیزبایەتی لەلایەن دەسەڵاتەوە دەگیر کراون و لە کاتێکیشدایە کە ئازادی ڕۆژنامەوانی سوورە بە خوێنی شەید وەداد حوسێن و دەیان شەهیدی تری ڕۆژنامەنووسی هاوڕێمان، ئەوەی کە ئێمەی زۆر نیگەران کردو بەداخەوە تا ئێستا کوژی ڕۆژنامەنووسان بە نادیاری دەمێنێتەوە. لە تورکیا هەتا سیوێکی کانونی دووەمی ساڵی 2023 348,265 کەس زیندانی کراون کە بەم شێوەیە دەبێتە یەکەم وڵاتی هەندامی ئەنجومەنی ئەوروپا لە ڕێژەی زیندانیکردندا. کۆمەڵی کۆمەلگای مەدەنی لە سیستەمی دادوەری لێکۆڵینەوە دوایین ئاماری تایبەت با زیندانەکانی بڵاو کردەوە. بە پێی دوایین ئامارەکان لە تورکیا 350,670 کەس لە 403 زینداندا دەست بەسەرن کە کۆی گشتی توانای وەرگرتنی زیندانەکان 295,328 زیندانیە. ئەمەش ئەوە دەردەخات کە لە 80% زیاترە لە توانای زیندانەکاندایە. فەردی یامار لە پارێزەرانی ئۆهەدا سەبارەت بۆ پرسە ڕایگەیان کە ژیان لە زیندانەکانی تورکیا ڕۆژ بە ڕۆژ سەختتر و سەختتر دەبێت. پارێزەر یامار هەروەها ئاماژەی بەوە کردووە لە کاتێکدا کە ئازادی و مافە بنەڕەتیەکان بن پێکراوە سەختی گوشارەکانی ژیان لە زیندانەکان زیاتر بووە. هەردوو وەزیری بەرگری عێراق و وەزیری بەرگری تورکیا یادداشتنامەی لێگەیشتنی نێوان هەردوولایەن لە بوارەکانی سەربازی و ئەمنی و ڕوبەڕووبوونەوەی تێرۆر ئیمزا کرد کە دوای چوارەمین کۆبوونەوەی میکانیزمی باڵای ئەمنی نێوان عێراق و تورکیا لە ئەنقەرەی پایتەختی تورکیا ئەنجامدرا. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس لەبارەی یادداشتەکە نووسیوێتی ئەم یادداشتە پەیوەندیە دوو قۆڵیەکەمان بەرەو پێشتر دەبات و دووپاتکردنەوەی پابەندبوونی هاوبەشمانە بە ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا بە شێوەیەک کە بەرژەوەندی هاوبەشەکان بەدەست بهێنێت. هاوکات ئەوە شاتوە عێراق ڕێکاری یاسایی سیاسی و کارگێڕی بۆ ناساندنی پەکەکە و ئەو لایەنانەی نوێنەرایەتی ئەو پارتەدەکان لە عێراق و هەرێمی کوردستان بخاتە لیستی حیزب قەدەغە کراوەکانەوە. لە یادداشتەکەدا باس لەوەش کراوە تورکیا سەرجەم پێشلکاریەکانی پێیوەست بە سنوورەکانی عێراق ڕابگرێت. هاوکات هەردوو وڵات ڕێککەوتون لەسەر ڕادەستکردنی ئەو کەسانی هەر کامیان داوا دەکەن بۆ دادگایکردن لە وڵاتەکانیان.
بەرپرسێکی ئاگادار لە دانووسانەکانی دووحا بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە ئێوارەی ئەمڕۆ دانووسانەکانی ئاگربەستی جەنگی غەزە و ئازادکردنی دیلەکان دەستی پێکرد و بڕیارە تا سبەی هەینی بڕیارە تا ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرجەم بەشداربووان درێژە بکێشێت. ئەو سەرچاوەیە ئاشکرای کردووە لە ناو کۆبوونەوەکەدا هێشتا ناکۆکی نێوان لایەنە پەیوەندیدارەکان زۆرن و نەگەیشتون بەڕێکەوتن. ئەم دانوستاندنانە بە بەشداری ئەمریکا و میسر و قەتەر و ئیسرائیل لە بۆشایی شاندێک کە نوێنەرایەتی بزوتنەوەی حەماس دەکات ئەنجام دەدرێن لە کاتێکدا حەماس ڕەتی کردوێتەوە دانوستاندن بکات و جەختی کردوێتەوە لەسەر ئەو خاڵانەی پێشتر ڕێکەوتنیان لەسەر کرده بوو لەگەڵ کۆتایی هاتنی هێرشەکانی سەر کەرتی غەزە. ئاژانسی هەواڵی نیمچە فەرمی ئێران بڵاوی کردوێتەوە ڕاوێژکاریەکی سەربازی لە هێزە ئاسمانیەکانی سوپای پاسدارانی ئێران بەهۆی کاریگەری برینداربوونی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لە سووریا گیانی لەدەستداوە. حوسێن سەلامی فەرماندەی سوپای پاسدارانی ئێران دەڵێت عەقید ئەحمەد ڕەزا ئەفشاری لە هێزەکانی ڕاوێژکاری فڕۆکەوانی سوپای پاسداران لە سووریا لە ئەنجامی برینداربوونی لە هێرشێکی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیدا گیانی لەدەستداوە. دەشڵێت ئەو هێرشانە پێشلکردنی خاکی سووریایە. زیندانی سیاسی پەخشان عەزیزی کە حکمی ئەدامی بەسەردا سەپێنراوە لەم دوایانەدا لەلایەن سیستمی قەزایی ڕژیمی ئێرانەوە ڕوبەڕووی دۆسیەکی نوێ بووەتەوە. ئەم زیندانی سیاسیە لە دۆسیە نوێیەکەیەکدا لەلایەن لە قیسەی لە کۆڵینەوەی دادسەرای ئێڤینەوە بە ئاژاوە گێڕی لە زیندانەکەدا لە پەیوەندی لەگەڵ هەڵبژاردنە ساختەکانی ئەم دوایەی سەرۆکایەتیدا تۆمەت بارکراوە. جێئاماژەیە پەخشان عەزیزی لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی بەغی تۆمەت بارکراوە و سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە. هەروەها سزای سێدارەی بەندکراوێک بە ناو پەیمان ئەڵاوەیسی کە لەم دوایانەدا بە مەبەستی جێبەجێکرانی سزای سێدارەکەی بۆ ژووری تاکە کەسی گواسترابووەوە جێبەجێکراوە. ناوبراو پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس سزای سێداری بەسەردا سەپێنرا بوو. مێژووی پڕ لە خیانەتی پەدەکە لە باشووری کوردستان لە ئاشبەتاڵ هێنانی داگیرکەر و پێشقەراولی بۆ دوژمن کۆمەڵکوژی هەڵاتن تێرۆر خیانەت و شەڕی ناوخۆیی دیارترین ئەو سیما و پێناسانن کە پەدەکە لە باشووری کوردستان پێی دەناسرێتەوە. لە مێژووی دروستبوونیەوە تا ئەمڕۆ لە چەندەیەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان عێراق پەدەکە لە هەر چوار پارچی کوردستان سەرمەشقی هێڵی خیانەت بووە و هیچ هێزێکی شۆڕژگێڕی و ئازادی خوازی کوردی نەماوە کە شەڕی نەکرد بێ. هاوکات هیچ ڕژێم و دەوڵەتێکی داگیرکەر و دوژمنی کوردیش نەماوە کە لەگەڵیان هاوپەیمان نەبوو بێت. لەم دۆسیەدا چەندەیەک لە خیانەتەکانی پەدەکە لە باشووری کوردستان دەخینەڕە و بەم جۆرە دەگەینە کۆتایی هەواڵەکانمان. هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازم. مێژووی پڕ لە خیانەتی پەدەکە لە باشووری کوردستان. ئاشبەتاڵ هێنانی داگیرکەر و پێشقەراوڵی بۆ دوژمن کۆمەڵکوژی هەڵهاتن تیرۆر خیانەت و شەڕی ناوخۆیی دیارترین ئەو سیما و پێناسانن کە پەدەکەی لە باشووری کوردستان پێدەناسرێتەوە. لە مێژووی دروستبوونیەوە حتاوەکو ئەمڕۆ لە چەندەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان عێراق ناسراو بە پەدەکە لە هەر چوار پارچەی کوردستان سەرمەشقی هێڵی خیانەت بوو و هیچ هێزێکی شۆڕژگەڕی و ئازادی خوازی کوردی نەماوە کە شەڕی نەکرد بێ. هاوکات هیچ ڕژێم و دەوڵەتێکی داگیرکەر و دوژمنی کوردیش نەماوە کە لەگەڵیان هاوپەیمان نەبوو بێت. لەم دۆسیەدا چەردەیەک لە خیانەتەکانی پەدەکە لە باشووری کوردستان دەخینە ڕوو. ئاشبەتاڵی 1975 دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی جەزائیر لە 6 ئازاری ساڵی 1975 بەستنی هاوپەیمانی محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێران و سەدام حسێن کە ئەو کات جێگری سەرۆکۆماری عێراق بوو شای ئێران دەستبەرداری مەلا مستەفا دەبێت و هاوکاریەکانی ڕادەگرێت بەهۆی ئەوەی بارزانی مانەوەی خۆی بەوەوە گرێدا بوو. بەم ڕێکەوتنە خۆری ئاوا دەبێت و دوای 14 ڕۆژ مەلا مستەفا ئاشبەتاڵ دەکات و هەرس بە جوڵانەوەی ئەیلول دەهێنێت. کۆمەڵکوشکردنی بنەماڵەی حەمەداغای میرگەسۆری لە زاری شێخ ئەیوب بارزانی ئامۆزای مەسعود بارزانیەوە. مەلا مستەفا بارزانی لە دوای بەیاننامەی 11 ئازار شۆڕشەکەی و هەموو کەسە دڵسۆز و نزیکەکانی خۆی هەتا کوڕەکانی دیکەی خۆشی
دەکاتە قوربانی دیاریکردنی مەسعود بارزانی بەجێنشین لەو سەروبەندەدا لە ترسی ئەگەری دروستبوونی هاوپەیمانیەک لە نێوان عوبەیدوڵڵای کوڕی و کوڕانی حەمەداغای مێرگەسۆری لە 14 شوباتی 1970 جەمیل حەمەد ئاغا مێرگەسۆری بە فەرمانی خودی مەسعود بارزانی لە هەولێر تیرۆر کرا. دواتر هەموو بنەماڵی حەمەداغایان دەستگیر کرد و ساڵی 1975 کۆمەڵ کوژیان کردن. کارەساتی هەکاری لە هاوینی ساڵی 1970 کۆمیتەی سەرکردایەتی یەنەکە بڕیار دەدات هێزەکانی لە ناوچەکانی ناوزەنگ و بناری قەندیلەوە بگوازێتەوە بۆ ناوچەی برادۆست و بە دیاریکراوی بۆ سێ کوچکەی سنووری ئێران، تورکیا، عێراق. ئەو کات پەدەکە زۆربەی عەشیرەتەکانی باکووری کوردستان دژی یەنەکە هان دەدەن کە گوایە هاتوون گوندەکان تاڵان دەکەن، پیاوەکان دەکوژن و ژنەکان بەدیل دەگرن و هاتوون بۆ بڵاوکردنەوەی بێدینی. ئەمە ژوای کرد عەشیرەتەکانی ناوچەی شەمزینان و چەلێ و ئولودەرە بکەونە خۆ و چەک هەڵگرن دژی یەنەکە. ڕۆژێک دواتر چەکدارەکانی پەدەکە و بەشێک لە هۆزەکانی شەمزینان دەدەن بەسەر هێزەکەی یەنەکەدا. هەریەکە لە عەلی عەسکەری فەرماندەی هێزەکە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی دکتۆر خالید سەعید و شێخ حسێن بابە شێخ ئێزدی بەدیل دەگرن و عەلی عەسکەری لەلایەن سەرکردایەتی پەدەکەوە بە چەکی ئاربیچی شەهید دەکرێت و نزیکەی 700 پێشمەرگە و فەرماندەی پێشمەرگە لەو پەلامارەدا شەهید دەکرێن کە بە کارەساتی هەکاری ناسراوە. زنجیرە شەڕە ناوخۆیەکان کە لە ساڵانی هەشتاکان و شەهیدبوونی سەدان پێشمەرگە لە باشووری کوردستان بەهۆی خواستی تاکڕەوی پەدەکە لە شاخ بەشێکی تری ئەو خیانەتەیە کە پەدەکە درێژەی پێدەدا. 31 ئاب لە سەروبەندی شەڕی کەندا و دیاریکردنی ناوچەی دژەفڕین لە ئاسمانی هەرێمی کوردستان لە ساڵی 1992دا یەنەکە ئۆپراسیۆنێکی دەستپێکرد بۆ ڕزگارکردنی شاری هەولێر لە چنگی هێزە سەربازیەکانی سەدام. یەنەکە شاری لە سەربازەکانی ڕژەمی بەعەس پاک کردەوە. پاش ئازادکردنی شارەکە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. بەدەکەت شابی بەمە هەڵ نەئەهات و مەسعود بارزانی ئەو کاتنامەی کردار بۆ سەدام حسێن و تێیدا نووسی بووی سەرۆکی بەڕێزم پێویستە بە عەقڵ و سەرکەوتنتانەوە ڕێگە چارەیەک بدۆزیتەوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە دەستێوەردانی ئێران لە دۆخی ناوخۆیی عێراقدا. داوا لە تۆی ئازیز و خۆشەویست دەکەم تکا دەکەم کە فەرمام کەی سوپای عێراق دژی ئەو هێزە بیانیانە کە هاوکاری خیانەتی جەلال تاڵەبانی دەکەن بجوڵێ. پاش چەند ڕۆژێک مەسعود بارزانی خۆی بەرەو بەغدا بەڕێکەوت. دوای ئەو ڕێکەوتنە سوپای عێراق لە ڕۆژی 31 ئابی ساڵی 1996 بە 150 تانک و 30,000 سەربازەوە لە موسڵ و کەرکووکەوە بەرەو هەولێر بەڕێکەوتن. سەرەتا لە ناوشاری هەولێر شەڕی قورس ڕووی نەدا. پاشەوەی هێزەکانی پارتی 13 پێشمەرگەی یەنەکەیان گول لە باران کرد. لە گەڕێکی عنکاو و چەند گەڕێکێکی دیکە شەڕ ڕوویدا. بە گوێرەی ئامارەکان لەو شەڕانەدا 450 کەس کوژان و 200 کەسیش بریندار بوون. ڕژەمی بەعەز بۆ ماوەی مانگێک لە هەولێر مایەوە و بەردەوام بوو لە گرتن و کوشتن. پەدەکە لە ساڵی 1983 تا ئەمڕۆ شانە و شانی سوپای داگیرکەری تورک دەیان هێرش و ئۆپراسیۆنی داگیرکاری گەورەیان کردوتە سەر باشووری کوردستان و گەریلاکانی ئازادی کوردستان. تا ئەمڕۆژ چاوساغ و نۆکەر و پێشقەراوڵی سوپا داگیرکەرەکەی ئەردۆغانن بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا و ئازادی خوازانی باشووری کوردستان. بە جۆرێک ئێستا پەدەکە تەنها هاوکاری سوپای داگیرکەری تورک ناکات بەڵکو بە تەواوەتی بۆ بە بەشێک لەو سوپایە و هەموو توانە سەربازی و هەواڵگریەکانی خستۆتە خزمەتیانەوە. هەروەها پەدەکە دەکەوێتە پێش لەشکرکێشی و کاروانە سەربازیەکانی دەوڵەتی تورک و گوند بە گوند و ناوچە بە ناوچەیان پێدەناسێنێت یاخود بە شۆفڵ و کەرەستەی دیکە لە چیاکاندا ڕێگەیان بۆ دەکاتەوە و لە تەنیش بنکە و بارەگاکانی خۆی دەیان پارێزێت. بەهۆی ئەمەشەوە سوپای داگیرکەری تورک لە سەدا 75 خاکی پارێزگای دهۆکی داگیر کردووە و دەیەوێت بیلکێنێت بە تورکیاوە.